دکتۆر درێر دکتۆرێکی زۆر باشە، خەستەخانە میهرەبان، خەستەخانەکە زۆر خاوینە، ستافەکەی زۆر خزمەتێکن، خزمەتێکی زۆر جوان بە زەمیرە دکتۆر درێر. بەخوای ئەمە هەموو عەمەلیاتە مەعیدەی لێرە کردی، عەمەلیاتە مەعیدە هیچ ترسەکی ناوێت، هیچ مەترسی نییە، هەندە باشە. ئەم برازام چیژە مام براکم هەموو لێرە عەمەلیات کردیە، وەرن بکەن مەترسین، خۆلەکۆرە و قەرەویەی بکەنەوە، ئیسراحاتەکەن لەدەست ئەو قەرەویەی. دکتۆر درێر عمری درێژبی، تەمەنی درێژبی، ئەگەر بێن عەمەلیاتە مەعیدەی لەکنەوە بکەن بەس دوعای لۆکەن کابرا چ خواناسە پەدینە، بەخوای پشێمان نابنەوە. خەستەخانە چ خاوین بە خزمەت بە ڕێز یعنی شەوێت چەندجا بەستین سەر لێدەن، قسەیان خۆشە لەگەر نخۆشە، ئەگە هەموو قەلبت هێش و دروستی بی لەبەر ستافەکەی ئەتوو نەخۆشیە قەلبێ خۆ لە بیرەکەی، هەندە باشن. ئەمن هەر چەند سارە ئەم گوت ئەەکەم وتمنەوە 2 کیلۆمە لە 102 کیلۆمە، دوای بڕیارمدا گوتمە میش دێمە عەمەلیاتێکم لەکن دکتۆر درێر چکە ئیستیفادەیان لێ کردیە. ئەرێ وەڵڵا پێشتر لاقم هەندە دێشە، ئەلعانش تازە ئەوەم لێ کرد تو عێلاقە، قەلبم قورس ببوو لە بە قەرەوی هەرستان و دانیشتم قورس ببوو، لاقم دێشان لە مەدرسا جوانی پێم ناکرا دانیشم لە بە لاقێشانە هەمووی هۆکاری تی قەرەوی بوو. بڕیارمدا دێم عەمەلیاتەکە یەکەمێت ئیشاڵڵا ئیستیفادەی لێ بینین هەموو لاک لەو عەمەلیاتەی. دەست و چاوی خۆش بکاک درێ، ئیشاڵڵا تەمەنی 100 سال بیلۆمە، بەرەکەت کەویتە عمری و بەرەکەت کەویتە مار و مندارشی خوایە. گەلێک مەمنون لە ئەو خزمەتەی لێ نەکا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.